سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، دڵخۆشم ئەمڕۆژ پێتان شاد بوومەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ چەند مناڵێکی ئازیز. لەگەڵمان بن. چۆنی کوڕە جوان؟ باشی. باشی؟ باشی. ناو چییە؟ ناو ئەنەسە. ئافەری کاکە ئەنەس، تەمەند درێژ بی، تەمەند چەندە ئەنەس؟ 10 ساڵ. 10 ساڵ، ئافەرین هەر بژی. ئەنەس بەڵێ. لە چوانێکا زۆر باشی؟ بیکاری. بیرکاری، ئافەرین. تۆ هاوڕێ وەیە؟ بەڵێ. هاوڕێکانە خۆشەوێ؟ بەڵێ. ئەی ئەبێ ڕاستگۆ بیر لەگەڵیانە وایە؟ وایە. باشە، ئەگەر هاوڕێیەکە شتێکی لەلا دانای دوایی بیری چۆوە ئەیەیتەوە یان هەڵیەگری بۆ خۆ؟ ئەیەمەوە. ئافەرین، بۆچی؟ بۆ ئەوەی هی خۆیەتی زۆر باشە، ئافەرین هەر بژی. کاکە ئەنەس گۆرانیە زانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ. پەروەردگار شۆڕژگێری قارەمان هی پیرۆزی تۆیە بۆ ڕژگێری سەر و زمان بۆ ڕژگێری سەر و زمان. ئافەرین، یەک چەپڵی بەهێز بۆ پێشەکە قارەمانەکە. کچە جوان، تۆ چۆنی؟ باشم. ناو چییە؟ نام ئیناسە. ئافەرین، تەمەنە چەنە؟ لەمەنم 8 هەشت. لە پۆلی چەنی؟ لە پۆلیسم. ئافەرین. باشە، لە چوانێکە زۆر باشی؟ بلکاری. بیرکاری. سێ مۆز لەگەڵ سێ مۆز ئەکاتە چەند مۆز؟ چەند مۆز؟ سێ مۆز لەگەڵ سێ مۆز. 6. ئافەرین، هەر بژی یەک چەپڵی بەهێز بۆ خۆ. چۆنی کوڕە جوان؟ باشم. ئەیە وارە و جوانیە چییە بەو چاوانی تۆوە؟ ناوە چییە؟ مارکۆ. مارکۆ، تۆ فلم کارتۆنی مارکۆ بینیوە؟ بەڵێ. ئافەرین، هەر بژی. تۆزێ لەو ڕێنگی چاوتم بەرێ بامیش چاوم سەوز و جوان بێ وەکو تۆ. باشە، تەمەنە چەندە مارکۆ؟ خوا نازانم. من نەزانم تەمەنە چەندە. نۆ. وایە؟ تەمەنم نۆ. ئافەرین، تەمەند درێژبی مارکۆ گیان. مارکۆ گۆرانیە زانی؟ نەبەخوا. نازانی؟ لە چوانێکە زۆر باشی؟ بیلکاری. زۆر باشە، ئافەرین. بەردەوام وانەکانی بخوێنە. باشە؟ زۆر باشە، هەر بژی چەپڵەیەک بۆ خۆ. چۆنی کچە جوان؟ باشم. باشی؟ ناو چییە؟ ئەسرا. ئافەرین، تەمەنە چەنە؟ 9 ساڵ، هەر بژی. ئەسرا، تۆ هاوڕێتی کچەکە یان کوڕ؟ کچ. ئەی کوڕ، ئەبێ هاوڕێتی کوڕیشکەی لەبەرەوەی ئێمە وەکو خوشکوبرا واین لە پۆلا، وایە؟ هاوڕێکانە زۆر خۆشەوێ؟ ئەگەر هاوڕێیەک هەڵەیەک بەرامبەرکە لێبووری؟ بۆچی؟ لەبەرەوەی دڵمان گەورە بێت. زۆر باشە، ئافەرین. ئەبێ لێبوردەبی لەبەرەوەی هەموو مرۆڤێک هەڵاکە، وایە؟ زۆر باشە. گۆرانیە زانی ئێستا؟ نازانی؟ زۆر باشە، تەمەند درێژبی، چەپڵێک بۆ خۆ. چۆنی کچە جوان؟ باشم. باشی؟ ئافەرین، ئەو گوارانە کێ بۆی کڕیوی؟ دایکم. ئەی بۆ من یەکڕێ؟ بەڵێ. نابێ بۆ من، لەبەرەوەی من کوڕە. ئافەرین، ناو چییە؟ هەناسە. ئەناسا؟ بەڵێ. تەمەند درێژبی، چەند ساڵی؟ نۆ. ئافەرین، هەر بژی. ئەناسا، بەڵێ. تۆ کام هاوڕێ و زۆر خۆشەوێ؟ هەموویانم خۆشەوێ. هەموویانە زۆر خۆشەوێ؟ بەڵێ. ڕاستگۆی لەگەڵ هاوڕێکاندا؟ بەڵێ. ئافەرین، هەر بژی. گۆرانیە زانی؟ نەوەڵا. بۆ؟ کێ جوانە، ئەو ماسکە بۆچی پێوەیە؟ لەبەرەوەی تووشی نەخۆشی نەبین. ئافەرین، ئەو وێنەی چییە بە ماسکەکەتەوە؟ ئەی بۆ وێنەی میش ناکەیتە سەر ماسکەکە. وێنەی چییە؟ دەنکە هەنار. هەناری ترش و شیرین؟ بەڵێ. ئافەرین، هەر بژی، چەپڵەیەکی بێز. چۆنی کچە جوان؟ باشم. باشی؟ ناو چییە؟ بەهەش.
ناوچیە؟ بەهەشت. ئافرین لە پۆلی چەندی؟ سێ باشە ئەگەر هاوڕێیەکێ شتێکی هەڵەی کرد تۆ لێبووری بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی من چەند ساڵ هاوڕێم. ئافرین ئەربژی زۆر باشە ئافرین هاوڕێم زۆرە؟ بەڵێ. چەند هاوڕێوەیە؟ منیشەکەی بە هاوڕێ خۆ منە خۆشەوێ؟ بەڵێ. منیش تۆ خۆشەوێ هەر بژی تەمە درێژ بی چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ نما. ئافرین نما چەند ساڵی نما؟ هەشت. ئەی لە پۆلی چەندی؟ سێ هەر بژی تەمە درێژ بی نما؟ بەڵێ. ئەگەر پێنووسێکە دۆزیەوە لە پۆلەکە تا کەوتبوو بەڵێ. چی لێکی؟ ئەی دەمە دەست مامۆستاکە. ئافرین بۆچی؟ لەبەر ئەوەی هی یەکێک بێ لەوە چێ پێویستی بەو پێنووسەکە. ئافرین لەبەرەوەی هی خۆمان نییە نابێ بۆ خۆمانی هەڵگری ڕەنگە هی مناڵێکی تر بێ ئەو پێویستی پێ بێ هەر بژی نماگیان نما گۆرانی ێزانی ئافرین یەک چەڵێ بێز بۆ خۆ چۆنی کچە جوان باش. باشی ئەو شەرم لێم نەکەی لی شەر بەکە ناوت چییە؟ فەرسا. ئافرین هەر بژی تۆ لە پۆلی چەندی؟ سێ باشە ئەگەر لەسەر شەقام شتێکە دۆزیەوە ئەگەر کیسەیەکە دۆزیەوە شتی تیا بوو چی لێکەی؟ بەدوای خاوەنەکەی ئاگەڕم. بەدوای خاوەنەکەی ئاگەڕێی بۆچی؟ لەبەرەوەی ئەو پێڵێ ئەو پێویستی بەو شتە نییە. ئافرین زۆر باشە لەبەرەوەی ئەوە مافی تۆ نییە ئەوە هی کەسێکی ترە ئەبێ بیگەڕێنی تۆ بۆ خاوەنەکەی هەر بژی یەک چەپڕێ خایی بۆ چۆنی کچە جوان باشم. باشی؟ ناوت چییە؟ دینە. ئافرین تەمەند درێژ بی باشە یەک شتە لێ پرسم بەڵێ. ئەگەر مناڵێک لەوانەکانیان خراپ بێ دەرنەچوو بێ چێتە لای ماڵەوە پێی بڵێ وانەکانت چۆن بووی بڵێ باش بوو ئەوە کارێکی هەڵەیە یان ڕاستە؟ هەڵەیە. بۆچی؟ لەبەرەوەی ئەوە چۆن بڵێ خراپە. ئافرین کەسێکی ڕاستگۆ نییە ئەبێ ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ ماڵەوەیە ڕاستە؟ ئافرین تۆ مناڵێکی زۆر ژیردیاری گۆرانی ێزانی؟ گۆرانیەکم بۆ بڵێ. کوردستان ئەم کوردستانە جوانە خوێنەوە دڵەوە چاومانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکەم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سەنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگرینی شت. ئافرین ئێمە لا کوێژی کوردستان. ئافرین هەر بژی تەمە درێژ بی زۆر سپاس کچە جوان باچی بۆ لای واوڕێ جوان نەما چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ شادان. ئافرین شادان جان شادان ئەگەر هاوڕێیەکێ ڕاستگۆ نەبێت تۆ هاوڕێتیەکەی؟ هاوڕێتیەکەم بۆ ئەوەی ئەویش ڕاستگۆ بێت. ئافرین کەواتە ئەبێ ڕێنماییکەی بڵێ ئەبێ ڕاستگۆ بیر لەگەڵ هاوڕێکانتە لەگەڵ مامۆساکانتە لەگەڵ دەور و بەرتا بۆ ئەوەی هەموو خەڵک خۆشیان بوێی وەکو تۆ باشە؟ ئافرین تۆ لە چ وانەیەکە زۆر زیرەکی؟ کوردی ئافرین ئەو گۆرانی ئازایی کاڵێ کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە ئەوەزانی؟ ئەی چی گۆرانیەکە زانی؟ ئادی بێڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولبولی کچکە و ساوام لە باخی ژین بێپەروە شەیدای دڵی زانستم هەر خوێنرا ببەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بکەم تا بگەمە خۆشییان لە چوارچێوەی کوردستان. ئافرین هەر بژی یەک چەڵێ بەیەس چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ سارینا. ئافرین ناوێکی زۆر خۆشە ئەزایی من ناوم چییە؟ بەڵێ. تاڵە ئافرین هەر بژی وتم بزانمە بناسێتەوە بەردەوام سەیر بکە باشە من شەوان لەسەر شەشە جوانەکەی کورسا دەبینی فلم کارتۆنی خۆشە بینی گۆرانی خۆشە بینی بەرنامەی جوان جوانمانێ باشە هەر بژی گۆرانی زانی؟ ئەدی گۆرانی بڵێ. بەیانیان زوو هەڵدەستم بەتوانە و بیر و هەستم دەمودانم جوانە شۆم نانی بەیانی ئەخۆم دەستم جان چون بۆ قوتابخانە دەیزانست و
جاننا ڕێزی مامۆستا دەگرم یەپ. بە توانە و بیر و هەست ئەفەرین نانی بانی سوودی هەیە یان زیانی هەیە سودی ئەفەرین یەکچە بڵێ بەهێز بۆ خۆ هەرکشی چەند جوان چۆنی باشی ناوت چییە ئەرینا زۆر جوان ئازانی بەڕاستی سەرسامت بێت ئەبی بە هاوڕێی من بەڵێ باشە تۆ هەڵماتێ نەزانی بەڵێ هەڵماتێن یاری قوران چۆن فێر ئەی مار و پەیژە ئازانی بەڵێ ئەمجارە ئەگەراتم مار و پەیژەیەکە بوێنم بەیەکە و یاریەکە بزای کاممان براوە بی باشە بەڵێ ئەفەرین لە جوانێکە زۆر باشی کوردی کوردی ئەدی وەراوەیەکی کوردی خۆشم بۆ بمە گۆرانی ئەزانی نە گۆرانیش نازانی ئەفەرین نەربژی کچە جوان تەمەند درێژ بی چۆنی کچە جوان باشی ناوت چییە باری ئەفەرین باریکان ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە لیا ئەفەرین لیاکە باشە من پرسیارە لێواکەم ئەگەر بە ڕێگای ڕۆیشتن زەرفێکان دۆزیەوە لە پێشیەوە مناڵێکی تر بینیەوە هەڵی گر بۆ خۆی ئێوە چی پێڵێن پێی دەڵێن ئەوەی تۆ نییە مافی تۆ نەتوان بەوێ خوانەکەی داگەڕێت ئافرین زۆر باشە ئەبێ هەوڵ بەن لێی وەرگرنەوە وایە چی لێکە نەگەر لێتە وەرگرتەوە ئەیبێ مخاوەنەکەی ئەیەنەوە ئافرین ئەیگەرنەوە بۆ خاوەنەکەی خۆی زۆر باشە یەک چەپڵی بەهێز بۆ خۆتان هەرگیژی چۆنی کوڕە جوان باش. باشی ناوت چییە بەیات ئافرین بەیان بەیان ئۆ ناوێکی زۆر خۆشە ئەی تۆ ناوت چییە ژارین ئەفەرین ئەی من منیش ناوم زیتەڵێ ئەفەرین نەربژی باشە گۆرانی ئەزانن وەرما بێک و گۆرانێک بڵێ چ گۆرانێکە زانیەوە لە سەرەتای ساڵەوە دەی وەرما بێک و بێڵ لە سەرەتای بۆسن یەک دوو سێ لە سەرەتای ساڵەوە براکانم براکانم خوشکەکانم خوشکەکانم خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە شویاوین برایەوە اینجا نۆرە قوتابخانەیە کە بۆ زانی مێلانەیە بە یەکدیشا دەبینەوە ئێوە دەرگای خوێندن ئەگرینەوە زۆر خۆشە قوتابخانە وایە بەردەوام من لە قوتابخانە بوو ئەوەی لە پاشە ڕۆژە ببن بە کەسێکی باش بۆ نیشتیمانەکەتان باشە هەر بژین یەک چەپڵی بێز بۆ هەر سێکمان چۆنی کچە جوان باشم باشی ناوت چییە ئەسما ئەسما گیان ئافرین تەمەنە چەند ئەسما نۆ نۆ باشە ئەسما پرسیارێکی لێکەم ئەگەر هاوڕێیەکی ڕاستگۆ نەبوو هاوڕێیەتێکەی یان نایکەی هاوڕێتێکم دایەوە پێڵم تۆش ڕاستگۆ بەوە ئەفەرین هەر بژی لەبەرەوەی مرۆڤی ڕاستگۆ لای خەڵک خۆشەویستە یان نا خۆشەویستە مرۆڤی ڕاستگۆ خۆشەویستە ئافرین زۆر باشە هەر بژی تۆ ناوچێ کچە جوان مش ناوم دیارە ئافرین تەمەنە چەندە وڵا تەمەنم نۆ باشە منە خۆشەوێ بەڵێ بۆ چونکە زۆر شیرینی زۆر سپاس بۆ شیرینی هەرچی پێڵێ لە شیرینی زۆر سپاس کچە جوان باشە پرسیارێکی لێکەم ئەگەر من ڕاستگۆ بم ئەگەر ڕاستگۆ نەبم خۆش دەوێم بەڵێ ئەگەر ڕاستگۆ نەبم ئەگەر ڕاستکە بە خۆشم ئافرین ئەگەر ڕاستگۆ نەبم خۆشم ناوێت هەوڵەیە ڕێنمایی بکەی بەڵێ زۆر باشە منەکەی بە هاوڕێی خۆت بەڵێ دە باشە بەردەوام لە شاشەی کورساتەوە شەوا سەیری ئەم هاوڕێی خۆکە باشە هەر بژی یەک چەپڵی بێز بۆ خۆتان چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە سەفین ئافرین سەفین ناوی چ شتێکە بزان مەزانی ناوی چیایەکی بەرزە لەکوێ شخص لە شاخی لە کوردستان تۆ چیای سەفینە بینیوە کە گەورە بووی چۆ بۆی یان کە چوون بۆ گەشت و سەیران بەدای و بابە بڵێ با بچین بۆ ئەوێ بۆ ئەوەی چیای سەفین ببینی باشە ئافرین نەبی هەموو چیاکانی کوردستانمان خۆش بێ و ژینگەکەی بپارێزین وایە زۆر باشە تۆ هاوڕێ زۆرە سەفین چەند هاوڕێوەیە حەوت هەموویان ڕاستگۆن بەڵێ ئافرین یەک چەپڵی بێز بۆ هەر هاوڕێت گۆرانی ئێزانی سەفین گۆرانی نازانی زۆر باشە ئافرین با بچینە لای و کوڕە جوانە کوڕە جوان چۆنی باشم باشی ناوت چییە درێو درەو ئافرین درەو گیان تەمەنە چەنە
دەمەنم نوێ تەمەنە 9 ساڵە ئافرین باشە تۆ ئەگەر هاوڕێکە شتێکی دۆزیەوەی خۆی نەبوو چی پێڵێ؟ پێی ئەڵم بیدە بە خاوەنەکەی ئافرین بۆچی؟ چونکەی خۆی نییە ئی خۆی نییە باشە تۆ هاوڕێتی کەسانی خراپەکەی بەڵێ کەسانی خراپ هاوڕێتیانەکەی تەمەیانەکەم ئافرین ئافرین ئەڵێ تەمەیانەکەم واتە ڕێنماییانەکە بۆ ئەوەی لە خراپە دوورکەونەوە ئەوە کارێکی زۆر باشە ئەگەر کەسێک خراپ بوو هەوڵ بە هاوڕێتیکەی بۆ ئەوەی ڕێنمایی کەیت و ئەوی شوا لێ بکەیت کە وەکو خۆ کەسێکی باش دەرچێت ئافرین بۆ تۆ دەبە درێژبی هەر بژی کوڕەکە چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ ئەحمەد گیان تەمەنە چەنە؟ ئافرین هەر بژی ئەحمەد گۆران ێزانی؟ باشە دای تۆ ناوت چییە؟ نام ئەمیر چی؟ ئەمیر ئەمیر؟ ئافرین ئەمیر تەمەنە چەنە؟ تێ باشە ئافرین ئەی تۆ ناوت چییە؟ ئەحمەد تۆش ئەحمەد تۆش ئەحمەد تۆش ئەحمەد ئافرین ئەحمەد گۆران ێزانی؟ نازانی ئافرین تەمە درێژ بنادی یان چۆپڵی بەهێز بۆ من هەر بژیر دەست خۆش چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ ئەسما گیان ئافرین ئەسما باشە تۆ هاوڕێتی کەسێکی کە دەست پاک نەبێ بۆچی؟ لەبەرەوەی کەسانی دەست پاک خۆشەویستی لە ناو خەڵکە بەڵام ئەبێ هاوڕێتیانکەی ئەزانی بۆ؟ لەبەرەوەی ئەوانیش خوی تۆ وەرگرن وەکو تۆ دەست پاک بن ببن بە مرۆڤێکی باش لە ناو کۆمەڵگەیە وایە؟ ئافرین گۆرانی ێزانی؟ ئەدی گۆرانیە بڵێ؟ بیرکاری بۆ هەمووانە بۆ یالامان ئاسانە بۆ ئێمەی بچکۆلانە بۆ تا خۆشترین وانە ئەوە گۆرانیەکە و کۆتاییەکانی بە چ پیتە کۆتاییە هاو؟ بۆ هەمووانە نێ وەنیە نا نا ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆ تۆ چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ لیا لیا ئێستا لە چ وەرزەکەی؟ گەرمە ئافرین پێویستە ڕۆژانە خۆمان بشۆی پێویستە پاک و خاوێن بین ئەبێ پۆشاکەکانمان پاک و خاوێن ڕاگرین وایە؟ ئافرین گۆرانی ێزانی؟ ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆ بەکە کوورە هەر بژی چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ دانیە ئافرین تەمەنە چەنە؟ نۆ باشە هاوڕێکانت خۆشەوێ؟ بەڵێ باشە کەسانی دەستپاکە خۆشەوێ یان ئەگەر کەسێ شتێ بدۆزێتەوە هەڵی گرێ بۆ خۆی کەسانی دەستپاک ئافرین ئەی ئەگەر کەسێ شتێکی دۆزیەوە هەڵی گر بۆ خۆی چۆن ڕێنماییەکەی؟ ڕێنمایی ئەەکەم پێی ئەڵم نابێ ئەو شتە بەری بۆ خۆ لەبەرەوەی هی خۆت ئافرین زۆر باشە ئەبێ بیجێڕێتەوە بۆ خاوەنەکەی وایە؟ زۆر باشە گۆرانی ێزانی؟ ئادی گۆرانیە بڵێ بابیرەکەمەوە دینگ دینگ عودم بۆ لێدا بەرگی خافەت فرێدا ورد ورد وارن هەڵپاری واکو پاپولا بفرین چەپ 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 زانە جەژنا جەژنی هەمووانە تۆشەکو من بێبکانە پێبکانە دەست خۆشەر بژی تۆ چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ دانیاڵ دانیاڵ ئافرین ئەم هەموو دانیاڵ و دانیار و زیتەڵە و ئەم هەموو ناوە کوردیە خۆشە ئافرین باشە دانیاڵ ئەگەر من ئێستا ئەوە بەرم بۆ خۆم تۆ چیم پێڵێ؟ پێت دەڵێم ئەنەی بە ئەگەری خەڵکێ بێت و گوناحتەکە بە هی خۆی بێ ئافرین ئەبێ پرس بە خاوەنەکەی بکەم دواتر بیبم بۆ خۆم زۆر باشە دانیاڵ گۆرانی ێزانی؟ ئەدێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی شسپ و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە وێزم سنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگری کوردستان ئافرین ئەردەمان درێژبی بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان ئافرین تێبکۆشە هەوڵ بە کە گەورە بووی بۆی لە ئایندەیە ببی بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتی گەل و نیشتیمان باشە هەر بژی چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ شەن کە جوان و ڕووخۆشە و بەچی پێکەی؟
تۆم زۆر خۆشەوێ. تۆم زۆر خۆشەوێ. ببین باوڕێ؟ بەڵێ. باشە، ئەزایی چۆن نەبین باوڕێ؟ چەند؟ بۆ ئەوەی بەردەوام من ببینی سەیری شاشە جوانەکەی کورسات کە باشە؟ بەڵێ بەڵێ. منیش هەموو جارێ ڕێز و سڵاوی تایبەت بۆ تۆ نێرم. باش، ئافرین گۆرانی ێزانی؟ بەڵێ. دەی گۆرانێکم بۆ بڵێ. ئەم ماسکە بەکاردێنم نم. با دوور بم لە کۆرۆنا. نا. کاڵن دەست بشۆ ناگریم و ناڵمنا بۆ پارێزگاری خۆمە با هیچ کەس نەمکالۆنا ما. کلێنست و ئەم ماسکە فڕێنادم لە کۆڵە بۆ پارێزگاری خۆمە. ئافرین، هەر با بژین. سەلامەت بێژین و دنیای جانی مناڵە. هەر بژین. ئەو ماسکۆ بە هەمیشە پێوە بێ بۆی خوایە گیان بە دووری خەین لە نەخۆشی باشە؟ ئافرین، یەک چەپڵێ بێز بۆ خۆ. زۆر باشە. لاڤین چۆنی؟ بڵێ چۆن ناوی تۆم زانی؟ ئەو هاوڕێ و پێیوتم. ئەی تۆ ناویم نەزانی؟ ناوم زیتەڵێ چۆن ئەی هاوڕێکە و پێ نەوتی؟ لاڤین، تەمەنە چەنە؟ ئافرین لاڤین جان. لاڤین، ئەگەر ئێستا من پێنووسەکانی تۆ بەبێ پرس بۆ خۆم بەرم کارێکی هەڵەیە یان ڕاستە؟ هەڵەیە. بۆچی؟ ئەوەی نابێشتی خەڵک بێ. ئافرین نابێشتی خەڵک بەری. ئەگەر پێویستم بە پێنووسەکەی تۆ بوو بردم هەر هەڵەیە وایە؟ ئەبێ پرسی پێ بکەم یان نا؟ پرسم پێ بکەی. ئافرین ئەبێ پرسی پێ بکەم لەبەر ئەوەی ڕەنگە تۆ خۆشە پێویستە بەو پێنووسە بێ. ئەگەر پێویستیش پێ نەبێ هەر کارێکی هەڵەیە بیبەم بۆ خۆم وایە؟ زۆر باشە. لاڤین، گۆرانی ێزانی؟ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ. سەردا. چاوی جوانە و بێگەردا دوێ قوتە و پشتی گۆرە دانی تیژیان جازەگرێ. ئەتوانێ ئێسقان بەگرێ ئەی سمۆرەی دارەوان. دوێ زۆر خۆشە بۆ زستان. هیزی زێر مەشارەوە بیگیان کۆنی دارەوە. ساوەرە خوار و هیچی تر مەشارەوە. بە سمۆرەکاڵی وەرە خوارەوە. بەڵێ بۆ سمۆرەکە لەکوێ؟ لەسەر دارە. ئۆمان سمۆرە وەرە خوارەوە وەرە خوارەوە. زۆر باشە لاڤین جان، سوپاس بۆ تۆ. کاتێکی خۆش، کاتێکی خۆش هاوڕێیان.